بە لەبەرچاوگرتنی بەرژەوەندی گشتی و پەرۆشی لە چارەسەرکردن و دۆزینەوەی میکانیزمێکی گونجاو لەم بارودۆخەدا کە هەرێمی کوردستانی تێکەوتووە، یەکێتی جارێکی دیکە هەوڵی باشکردنی پەیوەندیە سیاسیەکانی نێوان لایەنەکان دەدات لە هەرێمی کوردستاندا بە دووبارە دیدار و دانیشتنی نێوان لایەنەکان تا لە ڕێەوە ئاشتەوایی سیاسی و کۆمەڵایەتی لێبەدی بێت، چونکە یەکێتی پێی وایە لە سایی پەیوەندیەکی تەندروست و هاوسەنگەوە دەتوانرێت کێشە و ئاریشەکان چارەسەر ببن. لە سایبوونی پەیوەندیەکی تەندروست و هاوسەنگ ئێمە ئەتوانین هەر کێشەیەک هەر ئاریشەیەک سیاسی بێت یان ئیداری بێ یان اقتصادی بێت لە کوردستانە تەجاوزی بکەین. خۆشتان نەزان زیاد لە کێشەیەک هەیە. لەم چوارچێوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پەیوەندیەکانی خۆی ئاچێتەوە هەوڵ ئەدات لەسەر بنەمایەکی هاوسەنگ جارێکی تر سیاسەتی خۆی پەیوەندیەکانی خۆی دابڕێژێتەوە و لە دوای کۆنگرێژ ڕوئیایەکی تازە دنیابینیەکی تازە لەدایک بووە. گرینگە ئێمە ئەم ڕوئیا و ئەم دنیابینیە تازەی خۆمان بۆ کۆی ژیانی کۆمەڵایەتی و ژیانی سیاسی و ژیانی ڕێکخراوەیی و پەیوەندی ئێمە لەگەڵ ئەحزابا بێت. لە سیاسەتی دوای کۆنگرەی یەکێتیەوە زیاتر لە جاران هەموو ئامانج و ڕوئیاکان بەو ئاراستەیە دەڕۆن تا کوردستان بەرەو قۆناغێکی گەشە سەندووتر بگوازرێتەوە، چێ لە ڕووی ئابووری و چێ لە ڕووی سیاسی و چێ لە ڕووی دیموکراسیشەوە. لە ڕووی پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتیەکانیشەوە دووبارەیەکێتی باوەڕی بە لێکتێگەیشتنی زیاتر و گەڕانەوە بۆ سەرمێزی گفتوگۆ و دیالۆگی جدی هەیە تا چارەسەری ڕیشەیی و یەکجارەکی بدۆزرێتەوە بۆ ئەو کێشە و گرفتانەی کە ساڵەهایە هەم لە نێوان لایەنەکان لە هەرێم و هەمیش لە نێوان هەرێم و بەغدا بە هەڵپەسێدراوی ماونەتەوە. یەکێتی ئێستا لە مەسلەی چارەسەری پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداش بەشێکی یان پشکی شێری بەرکەوتووە و ئێستا لە هەوڵدایە بۆ ئەوەی کە پەیوەندیەکانی هەرێم و عێراق ئاسایی بکاتەوە و لە ڕێگەی ئەو تیمانەی کە ئەنێردێن بۆ بەغدا کە ینی سەرۆکاتی تیمەکە لە دەستی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە بۆ ئەوەی چارەسەری ئەم قەیرانانە بکەن کە بەسەر خەڵکی کوردستاندا هاتووە. بۆیە پەیوەندیەکانی یەکێتی ئەتوانم بڵێم کاریگەری لەسەر دۆخی کوردستانیش دەبێت. پەیوەندیەکانی یەکێتی هەم لەگەڵ حزب سیاسیەکانی کوردستان و هەم لەگەڵ حکوومەتی مەرکەزیش لە هەموو هەلومەرج و قۆناغە جیاجیەکاندا بەتایبەت ئەو کاتانەی ئاستەنگ هاتبێتە بەردەم پرۆسەی سیاسی و دۆخی ئابووری خەڵک و خراپی ژیان و گوزەرانی هاوڵاتیان یەکێتی لەگەڵ ئەوەدا بووە بە پتەوکردنی پەیوەندی نێوان لایەنەکان و پاراستنی یەکریزی و کارکردن لە پێناو خواست و داواکاری خەڵکیدا دەتوانرێت ڕوبەڕووی ئاسەنگ و لەمپەڕەکان ببینەوە کە ئەمەش وەک ئامانەتێکی سەرۆک مام جەلال لە هەموو کاتێکدا لای یەکێتی ماوەتەوە و کاری جدی لەسەر دەکرێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.